بە ناوی خوای بەخشندەی مێرەبان. سپاس و ستایش بۆ خوای گەورە کە جارێکی تر لە خزمەتانم بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە کوێ گەنج جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش دوور بن لە هەر کێشە و نەخۆشی و ئازارێک. بە ئومێدیەوەی ئینشاءڵڵا بە هەمومانەوە بتوانین بە جێبەجێکردنی ڕێنماییەکان و وەگرتنەبەری ئەو میکانیزم و ڕێگە چارانەی کە گیراونەتە بەر کۆرۆناژ لە کۆڵخۆمان بکەینەوە و زاڵ بین بەسەرەوە ڤایرۆسەدا کە لە ئێستادا هەڕەشەیەکی گەورەیە لەسەر ژیانی مرۆڤایەتی. مامەڵەی خاوەن مڵکەکان لەگەڵ کرێنشینان لە دیدێکی ئاینی و بەهایەکی مرۆڤ دۆستانەوە کە بێگومان کۆمەڵگەی کوردەواری هەمیشە لە پێشکەشکردنی کۆمەڵێ بەهای مرۆڤ دۆستی و بەهاناوەچوون و خزمەتکردنی ئەوانی دیکە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە پشکی شێری بەرکەوتووە و بۆتە کەوا سووری بەرلەشکرد بە جۆرێ لە جۆرەکان لە کاری جوان و شایستە بەوانی دیکە و پڕکردنەوەی ئەو جیاوازیە چینایەتی کە لە نێوان هەژار و دەوڵەمەندەکانە هەیە. ئێمە ئەم شەو باز لەوەکەین کە خەڵکێکی زۆر بەهۆی کۆرۆناوە کە هەلی کار یان بەونە کار و کەسابەتی نەماوە لە خانووی کرێ یا لە دوکانی کرێ لە شوێنێکی کرێدایە تا چەند پێویستە خاوەن مڵکەکان قۆڵی مەردایەتی و پیاوەتی لێ هەڵماڵن و بتوانن ببنە نمونەیەکی زۆر جوان لە پێکەوە ژیانی ئاشتیانە و دڵی کرێنشینەکانیان خۆش بکەن تا خوای گەورەش لە قیامەتدا دڵی ئەوان خۆش بکە و بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە. چونکە بێگومان ئاینەکەی ئێمە دەیەها و سەدەها فەرموودە و ئاەتی پیرۆزی تێدان لە بەرامبەر ئەو کەسانەوە کە لەگەڵ خەڵقی خوا لەگەڵ بەندەی خوایە چاک ڕەفتار و چاک گفتار و چاک کردارن. میوانی تایبەت و خۆشەویستی ئەم جارەشمان بە ڕێز مامۆستا وشیار جافەرانیە بێ کە بە قسە خۆشەکانیشی هەم دەرونی ئێوە ئارام دەکا هەم بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە وەکو زانایەکی ئاینی و ڕێنمایی و فەرمایشتەکانی خوا و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەبارەی تەعاملی خاوەن مڵک لەگەڵ کرێنشینەکانی بۆ ڕوونەکاتەوە. مامۆستاگیان یاخوا بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوون. یاخوا خێر بێتە ڕێی هەمومان ئینشاڵڵا. سپاسانەکەین کە ئەم بوارەتان بۆ ڕوخسانی خوا جەزاتان بەخێر. زۆر سپاس دەکەم. لە چەندین فەرموودەیە پیاوێک سەگێک لە تینوێتی ڕزگارەکە خوای خاتە بەهشتەوە، یعنی ئیمانی نییە کەسێ دراوسێکەی برسی بێ خۆی تێر بێ. یعنی مەبەستمەوەیە تەعامل و مامەڵەکردن لە ئیسلامە گرنگیەکی زۆر زۆری پێدراوە. یعنی بە جۆرێ لە جۆرەکان ئەتوانین بڵین سەرلەبەری ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەوەیە من بکاتە مرۆڤێکی ئەوەندە بە سوود و بە کەڵک کەوا خەڵک سوودم لێ بینێ، خەڵک لە دەستم بەحەسێتەوە. لەم ڕوانگەیەوە پێم خۆشە باسی ئەم تەعامل و مامەڵەی مرۆڤ لەگەڵەوانی دیکە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بۆ من و بۆ بینەرانی بکە ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوا لە ئێوە لە برایانی کۆنتڕۆڵ لە هەموو بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکی ئەم دنیای هەن. داوا لەو پەروەردگاری میهرەبانەکەم کە سەمیع و بەسیرە، هەمومان دەبینێ و ئاگای لەو هیممەتە هەڵمەتە مەردانە هەیە کە لە شاری ڕۆشنبیری لە شاری کاک ئەحمەدی شێخی سلێمانیدا بەرامبەر بە هەژارەکانەکرێ. ئینشاءڵڵا ئەمە ڕاونانی ڤایرۆسی کۆرۆنا دەبێت، ئەمە قەڵغانێکی شوورایینی بەهێزە بێ بۆ لە ناوچوونی ئەو ڤایرۆسە. قسەیکی خۆش بۆ بینەرانی خۆشەویست کە مناڵێکی پسکۆلەی ساوە لە پۆلی یەکی ابتیداییە سەرەتایی کە دەنگ و باسی ئەم ڤایرۆسە بڵاو بۆ توی چییە و تێڵێن ڤایرۆسە و توی سلێمانی نەترسێ بۆ تی سلێمانی شاری خێرخوازانە، خێر زۆرەکە، ئەو خێرە نایڵێ ئەو ڤایرۆسە زەرەرمان لێ بێ. ئەم مناڵە بچکۆلە ئەم عەقیدە جوانە، ئەم بیر و بڕواجوانی لەکوێ وەرگرتووە؟ دیارە یا لە باوکی یا لە دایکی یا لە دۆستێکی یا لە بەرنامەیەکی پیرۆزی کە ئەو بەرنامانی چ لە رادیۆ چ لە تەلەڤیزیۆن کە خزمەت بە قورئان و سونەتەکەن. کەواتە مناڵێک ئەوەندە ورەی بەرز بێ، ئەوەندە عەزیمەتی بە قوت بێ، حەیفە ئینسانێک کە تەمەنی هەبێ عەزیمەت ڕووخاو بێ. ئێمە عەبدێکین خوا دروستی کردوین و دڵنیایشین لەوە هەر شتێک لا خوا هات ڕەتبوونەوەی نییە، قوت نییە لەسەر ئەزا ڕەتی کاتەوە. ئەوە دڵنیاین، ئەمە مەبەستمان لەوە نییە خۆپارێزی نەکەین، نا مەبەستمان ئەوەیە شتێک هات لە لای خوا ڕەتبوونەوەی ئەگەر ئەجەلی من بەو ڤایرۆسە هات بێ قوت ناتوانێت ڕەتی کاتەوە. دوای ئەوەی کە من تەوەکولم بەخوا ئەنجا خۆم پارێزێکم، ئینە ئەوە بڵم تەوەکولم بەخوا بێ و خۆم پارێز نەکەم و ئەمانە ئەوە نابێت. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕێزت دەزانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هشترێکی هێنا صحابەکە پێی فەرمووە پرسیاری لەکرد پێغەمبەر کوا هشترەکەت؟ فەرمووی هشترەکەم داوەتە دەستخوا، فەرمووی بی بەستەرەوە سافێ دەستخوا
کەواتە ئێمە تەوەکولمان بەخوای یەکەم، خاڵی گیری گرنگ یەکەمە. دووەم ئەنجا پارێزکاریەکەی. ئەنجا ئێمە ئیسلام حل لە سەرەتا هەموو بەرنامەکانی. خوا نەمحتاجی نوێژی منە، نەمحتاجی ڕۆژی منە، هەموو سەرئەرز کافر بێ لە گەورەی خوا کەم ناکە، هەموو سەرکەرزیش لە سوجدا بێ بۆ پەروەردگار لە گەورەی خوا زیان ناکە. بەڵام ئەم حکمەتی ئەم عیبادەتانە کە بۆ ئێمەی داناوی کێک لەوانە شایەتمانە کە داخلی ئیسلامە بین، لە دەرگای ئیسلامی دێت، لە بازنەی ئیسلامی دێت، کە داوی ئەو خوایە خۆی داوا لێکە، داوا لێکە کە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان واتقوا الله. ئەبێ ئاگامان لەخوا بێت هەموو هەنگاو و هەڵسو کەوت و کردارێکمان. ئێمە دین وای پەروەردەی کردوین، وا فێری کردوین. پێغەمبەرەکەمان سەڵسەڵام فەرمووی ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکیش پێت خۆش بێت. باش کەواتە پێغەمبەر سەڵسەڵام فەرمووی لە مافی مرۆڤدا فەرمووی وەڵڵاهی ئیمانی نییە، وەڵڵاهی ئیمانی نییە، وەڵڵاهی ئیمانی نییە. زۆر بە تووڕەییەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم یاران پیان سیر بوو کە ئاوا فەرمووی ئەوە کێیە؟ فەرمووی ئەو دراوسەی کە دراوسەکەی بە بێشێ و سەر بنێتەوە ئەم خۆی بە ئیمانداری وەڵڵاهی ئەو ئیمانی نەقسانە، خوا ئەو ئیمانی ناوێ. لەبەرەوەی ئیسلام ئێمە فێر دەکا حتا بۆ بینی من و خێزانەکەم. پێغەمبەر گیانە فەرموویان باشترین خێر، باشترین سەدەقە ئەو سەدەقەیە من لوقمەیە بۆ دەمی خۆم حازر کەم تەتەوعی کەم بۆ خێزانەکەم، یا ئەو لوقمەیە بۆ دەمی خۆی حازر کە تەتەوعی کا بۆ من. ئەو ڕێز و حرمەتە لە بینی ژن و مێردێکا دروستیەکە. اینجا کە خێزان ڕێک بوو، ئیسلاح بوو، ئاسوودە بوو، بەختەوەر بوو، کۆرپەی جوان پەروەرداکە، نخبەی جوان پەروەرداکە. بەڵام بەرنامەکانی دەستی بەشەر چی سراعێکی دروست کرد لە بینی ژن و مێردە. ئێستا کەس کاغەزی کەس ناکەنێتەوە، هەر کەس تای خۆی لێ دەخوڕێ. لە ماڵێکا 20 کوێخا هەیە، ئێدەی فیرە کوێخاشی وێرانە. لەبەرەوە ئەو ئەنجامەکەیتی. لەبەرەوە ئینسان دەبێ ئەگەر خاوەنی عەقیدە بێ. لەوانەیە خەڵکێک ئێستا بینەری ئێمە بێ بڵێ خۆ من دینیشم نییە و بەڵام کێشەم نییە لە شتێک هەیە تۆی جێڕاوەتەوە لەو شتە، لەو خراپەی جێڕای ئەویش بەنسبەتی ئێمەوە دینە، چکم بۆ هەموو ئینسانێک کە خوا دروستێکە بە فیترەتێکی پاک، بە دڵێکی پاک. فیترەت الله التي فطر الناس عليها كل مولود يولد على الفطرة. هەموو بە فیترەتێکی پاک لەگە دوای دەوروبەرەکەمان گۆڕێ. کەواتە ئەو فیترەتە پاکە داوا لە تۆکە کە تۆ چاک بە، کە تۆ ڕۆحی یارمەتی بێت، کە تۆ یارمەتی خەڵک بە، کە بەزەیی بە خەڵکا بێتەوە. ئەوەتە ئێمە خوا لێمان قبوڵ ناکە بێزمانێتی نوکەین، بێزمانێک لێمان قبوڵ ناکە جانەبەرێ عەزیێت بین. جا چ جای ئەوە تۆ مەخلوقێ لە مەخلوقەکانی خوا عەزیێت بین. پیارانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو خەمی موسڵمانانیان بووە، خەمی ناموسڵمانانیشم بووە. ئەم قسەی لە ناو کوردەواری ئێمەدا زۆر بەشکۆرە لەبەر مامۆستا بەڕێزەکان ئەوە دەیان باس کردووە، الحەمدوللا زۆربەی زۆرمان لەبەرمان کردووە. ئیمامی عومەر کابرایەکی جوولەکەی بینی سوالێک کرد، جوولەکەیە بەڵام سوالەکە. ئیمامی عومەر زۆر پێ ناخۆش وتی بۆ سوالەکە مەعیشەتم نییە، ژیانم نییە. فەرمووی لەم دەقەیەوە قبوڵ ناکەین تۆ سوالەکەی، بێ لە بەیتولمالی ئیسلام ژیانت مەزموون کرد. ئەسا نەبوونی بەیتولئیسلامە خەڵک ئاواش پرزەیە. ئینە خۆم خەڵک ئەم وڵاتە ئێمە الحەمدوللا هەمووی ئاڵتوونە، ئەم وڵاتە دەوڵەمەندە، پارە هەیە. دەبیستم زۆر بەداخەوە دەبیستم لە ئینسانێکی سیاسیاڵەتی ئەمڕۆ ڕۆژی پیاوی مەردە، ئەی تۆ هەم قسە لەسەرە دەکەوێت. بە تۆ بە خەڵکێک هەن لە دڵدا فەقیرن بەڵام لە گرفانە دەوڵەمەندن. خەڵکێکی هەیە بە پێچوانەوە لە گرفانە فەقیرە لە دڵا دەوڵەمەندە. ئەویش ئیسلام ئەو دڵە ئەیا بە ئێمە، چون ئەگەر ئینسان قەناعەتی بوو یارانی پێغەمبەر سەڵسەڵام 4 سەحابەی بەڕێز ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ یەقم ئاویان نەخوارد لە غەزایەکە هەر 4 برینار بوو کە داوای ئاوی کرد لە ئەو برایە بۆی بێنێ کە ئاوەکەی بۆ بەروتی لەو لامەوە برایەکی کە هیلاکتر بی بەبەوە کە بردی بۆ دووەم وتی لەولاترەوە برایەکی کە هیلاکە بێ بۆ سێم بردی بۆ سێم برایەکی کە هاواری کرد وتی بیبە بۆ ئەو لە من خەتەرترە بیگەینە بەو کە ئاوەکەی بر بۆ ئەو شەهید بوو هێنایە بۆ سەر سێم شەهید بوو هێنای بۆ دووەم شەهید هێنای بۆ یەکەم هەر چواریان پلەی شەهادەتیان وەگرە ئەو قوماوە نەخورایەوە. زۆر باش مامۆستا تا چەند جەنابتان ڕێنمایی و پەیامتان بۆ خاوەن مڵک و سەرمایەدار و دەوڵەمەند و خاوەن دوکانەکان هەیە کە وەگەزانی وە کەرەنتینە و لە ماڵدامانەوە گەشتە نزیکەی مانگێک خەڵکی ئەمەش هەمووی دەوڵەمەند و خاوەن سەرمایە و خاوەن خان و خاوەن دوکانی خۆی نیە لەوە چێ خەڵکێک لە ئێستاوە تا و خەمی ئەوەی لێ هاتبێ کە واز 2 ڕۆژی تر و 3 ڕۆژی ترەگاتە سەری مانگ و ئەبێ کرێی خانوەکەی کرێی دوکانەکەی کرێی هەر شتێکی دیکە بدا بە خاوەن مڵکەکەی. چ پەیامێکتان بۆ خەڵکە هەیەکەوە وەکوڵێ مرۆڤ لە کاتی تەنگانەیە دەرەکەوێت ینی تۆ لە کاتی ئاساییە ئەگەر دەفتەرێ ببەخشی هێندەی لەوە چی ئەگەر دەوەرەقی ئێستا ببەخشی ئەمەیان گەورەتر و جوانتر بێ بە پێوەی کە ئەم مرۆڤ ئێستا پێویست جوان. من بەش بە حاڵی خۆم
زۆر خۆم بە خاجاڵەتی خواگیان و پاشان بەندەکانی خوش دەزانم چونکم بەڕاستی شاری سلێمانی کەمە تیا دەژین دیارە هەولێری شەروایە دهۆکی شەروایە کەرکووکی شەروایە ئێمە کە لە کوردستان بە تایبەتی من لە سلێمانی تەعاملەکەین من بەش بە حاڵی خۆم خزمەتکاری دوو مزگەوت بووم و هەر دوو مزگەوتەکە و هەموو مزگەوتەکانی سلێمانی هەموو خێرمەنگی ئەم شارەی بەبڕێەوە خوا نەکا وەزارەتی ئەوقاف ئەو سەهۆ بکە یارمەتی بە ئەگەر خوا بکای و یەمنەعون الماعونیش نەبێ ئێمە زۆر مەمنونی چون ئەم ساڵ وەزارەتی تەربیە هەنگاوێکی نا زۆرمان پێخۆش و دەستخۆشیمان لێ کرد وتی نظامێکی بەریتانی پەیڕەوەکەی ئەوش ئەوەیە ڕێگە ئایا بە خێرخواکان نەقسانی مەکتەبەکان جێبەجێکە ئەمە نیعمەتە ئێمە دەستی خۆشییان لێکە ئەو دەسە ماچەکەین ئەو زمانە ماچەکە ئەم قسە خێرە بەدەمیان دێ بەڵام خێر دەستگایەکی کە بە پێچەوانەوە خۆی نایکە وەیەمنەعون الماعونیش ئێکا کە دەتەوە خۆت نایکە ڕێبە بە خەڵک بیکە جا بەڕاستی خەڵکی ئێمە بەهیمەتە کاکە بڕوات ببێ ینی من بە تەجروبەی حیاتی خۆم بەو تەمەنەی خۆم بینیوە ینی خەڵکی ئەمڕۆ ئەمەندە بەهیمەتە ئەمەندە بەخێ یعنی تۆ تەسەوڕەکەی لە سلێمانیدا خەڵکی هەبێ لە بەرسا بمرێ و خەڵک قبوڵیکان نابێت شتیوان نییە مستحیلاتە لە ناو شاری سلێمانیدا خەڵکی هەبێ بە بێشێ و سەر بنێتەوە نێڵێ هەر لە دەستگای بەخشین هەر لە دەستگای هانا بیستومە خەڵک چووە ناوی بیستووە براکە ئێستا مەوجودە دوکاندارە وتی چوون پێم وتوتمە ناوێکم بۆ مسو بۆی مناڵێکی بێنەوا بگرمە خۆم یانە 18 کەس لە پێش تۆ ناوی نووسیەوە با ئەوان تەواو بن جەنابەت ئاگادارەکەینەوە کەواتە ئەم خەڵکەی کە لەم ناو شارە دەڕابەڕێەوە بەهیمەتی ئەو ئیماندارانەیە ئەو خواناسەیە لەگەڵەوەشە هەندێکی کەش هەیە وەکو مەسە بڵین لەوانێ وەکو خۆی دەڵێ بڕای بە ئینسانیەتەیە بە مافی مرۆڤ هەرچی ناوێکی لێنێ و کەیفی خۆیەتی بەرهەمەکەی دەخوا لە دنیا بەڵام ئێمە وەکو ئیماندار ئیشەکەین بۆ قیامەت ئەو برا موسڵمانە ئەو خوشکە موسڵمان کە هاوکاری خەڵکەکە بڕوای وایە من عەمیلە صالحا فلەو عەشرو ئەمثالیه ئەگەر دینارێ باخوا دەی بۆ حسابەکە بە فەرمودەی پێغەمبەر دینارێ باخوا حوسەتی بۆ حسابەکە ئەنجا خوش تەماحی خستۆ ژێر دەستی ئەو خەڵکە دەفەرمێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة من بەهشتا پێفرۆش دەوری لێ بکڕن دەی پیاوە مەردەکان دەی خان مەسەلارەکان وەرن ئەم بەهشتا بکڕن حەزرەتی عوسمان پێی دەڵێن ذی النەورەین هەندێک کەس دەڵێن ئەو ذی النەورەینە هی ئەو بۆ دوو جار بەهشتی لەخوا کڕیوە هەندێک دەڵێن نا دوو کچی پێغەمبەر خێزانی عەلەیهی سەلام چاولێ کەواتە ئەمڕۆ فرسەتە خێرەومەندەکان پیاو باشەکان خان مەسەلارەکان دەورن بەهشت بۆ خۆتا بکڕن دەبا دەستمان لەدا و دەستی بێ خوا بێ و قوتیش لەخوا داواکە دەستمان لەدا و سیخیەک بێ و قوتیش لەخوای پەروەردگار داواکەین يعني والله في عون العبد ما دام العبد في عون أخيه يرحمه في الأرض يرحمكم من في السماء قسەیەکی خۆش بۆ بەڕێز جەرمازم جاری کەشەر بۆم باس کردووی ئێمە هەتا ببەخشین خوا زیاترمان پێ بەڕێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بەیانی کە ڕۆژ بوو فریشتەی خوا دێتە سەر فەرمێ خوا گیان کاکە ڕیازەی بەخشێ خوا تۆش پێ ببەخشێ مەلاوشیار دەستی گرتۆتەوە خوای تۆش لێی بگرێنەوە سوێن بەو کەسەی جانی محەممەدی بەدەست عەلەیهی سەلام خوا لە مەقڵی بەخشراو کەم ناکە ئەو پیاوانەی کە خاوەن سەرۆت و سامان زۆربەی زۆریان ئەبەخشن بۆیە خوا زیاتریان نەداتێ مامۆستا خەڵک چۆن لەم فەرمودەیە تێبگات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕاستگۆترین بەندەی خوایە سوێن دەخوا کەوا ماڵ بە سەدەقە و بەخشین کەم ناکە بەڵام لەوەچێ ئێستا سەرمایەدارە لێ کاکە من ئەم مانگە لەوەچێ 2 دەفتەر دۆلار 3 دەفتەر دۆلار کرێم هەیە 10 وەرەقەیە 15 وەرەقەیە من چۆن ئەم قەناعەتم بۆ دروست بێت کە ئەگەر بیان بەخشم لە ماڵەکەم کەم ناکات لەوەچێ خەڵکێک پێی وا بێکەوە ئەبێ ئەوەندەی تر بێتە شوێنی بەڵام لابردننی بەڵام موسیبەت دوورکەوتنەوەی نەخۆشی لە خۆی و ماڵ و مناڵی لەوەچێ دڵخۆشی دەرونی ئەمە ژەر بەجۆی لە جۆرەکان کەم نەبوونەوەیە پرسیام خۆشم تۆ بخەمە سەر چاوم و بابم پرسیارەکەی خۆم ئاراستەی تۆ بینەرانکەم باشە يعني إنسان أجر همو الدنيا هبي لشي صار نبي قيمتي تي هيك زلام هبوا لم سليمانية ده بلاي خلك كاروي وتوتي خريك السوم بيتو بو شيشة كباب ناتو بيخو خريك السوم بو باقلا ناتو أنا بيخو لبرزقت وشكله باشا دي باشا تورا ورا إنسانك أجر يعني بين بلين أما أجر تو يعني أما كما توخوا أو مكياوبي من رجع خوش كتلفوني بكرة وتي ما وساوت مجان وتي من مقداري أعطونا به صد أعطونا به زكاتي ذكرت أي شون وتي إذا خواه مصال زكاتي ببي تشي نعمل أو أو إذا نا خوش كشيرين كم خواه بركتي تيخا أنجا خواه دفعي بلاد للسرقة خواه نخوشي دي دور خاطر خواه راحتي ده خواه إصلاحي معلوم من الله كتبوا كجيرنا خوي بدسيوه كوخ كاكا كويس زلامي يجي خواه بس كوركي خويو يجي خواه بس كشكي خويو يجي خواه ژنەکەی خۆیەوە گیر خواردەوە پیاوەکەی خۆیەوە من نمونەیەک عەرزی خۆ ئافرێتە تەلەفۆنی بۆ برابچوو کردکردوتی مێردەکەم زۆر ڕەزیلە
حتا زۆر جار ئەو پرسیارە لێمەکڵێ ئەگەر مێردەکەم پارەم نایەتێ لی بزم قەی ناکەوت ئەی خۆم بارێکی دەگەم سا خەمی دەرەوەمان دز بێ ئێستا دزەکە لە ماڵەوەی دزی لە ماڵەوە کە ئەدنا بە خاتی خواوە مەکەن تو قەناعەتی پێ بکە کە بە شێوەیەکی شەرعی تەعاملی لەگەڵکە ئەگەر نا ئەو کاتە شەڕەکەی تۆدا بەشی خۆت بەزیا تێکی بەڵام بە دزی ناتەوە خۆ ناومەێ دز ئەوە خراپە بڵین ئاگای لێ دیە پێغەمبەری خوش سەڵاسم بە هیندی ژنیە بەشی پێویستی خۆت بەرە بەڵام تۆ پیاوەتی بەسەر ئاوی حەمامەکە زیامەڕۆ بە پێویستی خۆت بەرە ئەگەر ئەو غەدر لێکە جاوتی من پیاوێکم هەیە پەتاتا کرێ ئەیژمێرێ ئەڵێ ئەوەندە سەرکە چۆ دەرەوەیەتەوە لێ ئەوەیکی لێ خوراوە یا وتی میواکرێ بڕوا بکەوتی ئەی خاتە ناو سەلاجەکە کە چۆ دەرەوەی خاتە کەنتۆرەکە دایەخە ئەم جۆرە بەشەرانەشەن بەڵام خەڵکێکی کەش هەیە شەو خەوی لەسەر سەرین لێ ناکەوێت ناسەر ناکاتە سەرەوە خەوی لێ ناکەوێت چەنا خەوی ناخۆشە بینێ ئەگەر خەڵکێک ببێ لەم شارە وەزعی باش نەبێت من دوو نمونەی بچکۆلە بۆ ئەمرا بەڕێز و بینەرە خۆشەویستانی خۆم بجەڕەوە لە کاتی بەهارێکدا باران لە جافران نەدەباری منیش بە خەڵکەکەم وتم کاکە ئەو کۆ ئێستا وتم ناومێت ببن بڵا ڕەحمی خوا زۆرە سەدەقەش غەزەبی خوا لابە من بە عەقیدەی خۆم بە قەناعەتی خۆم بە قەناعەت بە ئێستا برا تۆ ئەگەر بین شکری خوا بکەین هێشتا عەشە و ڕۆژەر کەمە سلێمانی و هەولێر و دوهۆک و کەرکووکیشی لەگەڵا بێ ئەڵێ 100 کەس ئەم ڤایرۆسە لێداوە بە ئەعلام 100 کەس بەخوا 100ەکەش ڕارێ وا دەبێ ینی ئەرەوەکوش زیاد بێ چکمە ئێمە مەسە بڵین دەبینین و دەبیسین هەندێک کەسێ لە بەخوا برا هیچ نی و ئەڵێن ئەو ڤایرۆسە لێدا خۆی دەڵێ دەمی خۆی لێ بەخوا برا نەسەرە مێشێ نرسکە مێشێ عەزایەکم ناشێ ساق و سەلامەتم شکور لەخوا بەزیابێ ئەی باشە ئەمە هیچ چییە مەسە تا ئێران لە پاڵ ئێمایە ئەوە تورکیا لە پاڵ ئێمایە ئەوە بەغداد لە پاڵ ئێمایە ئەوە سعودێ لە پاڵ ئێمایە ئەوە سین و وڵاتانە هەمووی گیریان خواردەوە ئەڵمانیا پێشکەوتن وڵاتە لە ڕووی طبیەوە نیە دەی باشە ئەڵمانیا هاواری لێ بەرزبووەوە بۆ سەر ئەوەسەوە ئەی ئەمە هۆی چییە کە ئەم ڤایرۆسە لەم شارە نادا قەڵغانەکەی چییە بە قەناعەتی من قەڵغانەکەی ئەو سەدەقەیە ئەو دوعای موسڵمانانەیە کە ئینشاءڵڵا دەفعی ئەو بەڵاو ناخۆش و ناڕەحەتیە دەکا ئەو خێری خێرەمەدا تۆ لەم شارە پێغەمبەر نافەرمێ من و بەخێو کەریهەتی و ئاوای ئەم هەموو بێنەوایە بەخێوە کرێ خوا چۆن زەمانی ناکە خەڵک هەبووە لەم سلێمانیەدا بە گەڕەک خانووی دروست کردایەتی بە خەڵکاک خەڵکی وایە ئەسا گەڕێکی عەلی کەمال چەند ماڵە چەند خانی دروست کردای بە خەڵک برا پیاوێ هەر لەم شارە بە کۆمەڵێ بێنەوان بۆ پیاکەن دەدانە یەکی قەتای ئەرزیان بۆ کرد باشە وەڵامیش مامۆستایکی بەڕێز بۆی پیاکردبوون یەکێ لە مناڵەکان تۆزێ ئەوکو چۆن دەڵێ قسەیکی کورداری دێڵێ بێ باوکم کە و شوم کە ئەوە وتی ئەمیژە من ڕوکنمێ وتی کابرای کە واست بوو لە بەینانوتی کۆرە ڕۆڵە ڕوکنی چی تۆ کابرا خێرە منە بۆ دەکرێت باشە ئەو پیاوە خێرە من دەوتوی چی تی ڕوکنێکی بۆ بکڕە دڵی مەشکێنە بەشکم خوا ڕوکنێکم لە بەهەشت باتی ئەم شارە پیاوی ئاوای تایە خانی ئاوا بە قیمەت و بە حورمەتیدا ئەم دەستگا ڕاگەنی تۆ کێی با بەڕێوە کاک خۆ هەمووی خێرەوەی بات چ لە ڕادیۆ چ لە تەلەڤیزیۆن ئەو دەستگایانی کە خزمەت بە قورئان ئەو پارەی کە سەرف ئەکرێ بەس بۆ ئەوانەیە کە گۆرانی و چەقەنە و جرد لێ ئەگەر خۆ بۆ ئەو دەستگایانە نییە کە خزمەت بە قورئان و سونەتەکە دەی ئەم قورئان و سونەت ئەم دەستگا ڕاگەیانەی تۆ کە خزمەت بە خەڵکە چی با بەڕێوە هەر خێرەمەند ئێمە ویست باسی بەسەراتەکەی جافران کەی پاشتر ئینشەڵا بیرتەخەمەوە بۆ ئەوەی هەم بزانی کە سەدەقە چ خێر و کاریگەریەکە و دڵ و دەرونی بینەرەکانیش تۆزێ خۆش کرد وەڵای ئازیزان خۆشەویستانم ئێوەی عەزیز و خۆشەویستیش لە ڕێ ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هاوکارانمان ئێستا لەسەر شاشەی پەیام پێش چاوی ئەوەی دەخەن دەتوانن هەر پرسیار و سەرنج و پێشنیارێ یان هەر قسەیەکتان هەبێت بۆ بەرنامەکە و خودی جەنابی مامۆستا وشیار جافرانی لە ڕێ ئەو پەیوەندی تەلەفۆنیانە و پەیوەندیمان پێوە بکەن و لە خزمەتتان نابین بەڵێ مامۆستاگیان ئەوەی جافران چی بوو کە بەهار بوو باران ناباری ئیتر خۆش دەزانی سوبحان الله لە بەهارە کە ئەیان و پیاوچاکێک کە مرۆڤی ئەو خەی لە دوعای بارانی بەهار نەجاتم بوو چکم جاری وای قەدەری خوای گرێتەوە وتی ئەم پیاوەش ئیتر میش کە چوم سەیری نوێژخوێنەکانم کرد بێشەوق بێزەوق اینجا ئەو دار و بەردە هەمووی هاواریە کرد میش بە خەڵکەم وتم براکانم ئێمە خوامانە خالقمانێ خەڵکێک هەیە خوینی ئێمە شکر خوامانەیە پەنابین بۆ لە ئەو خوایە خۆی وعدیاوە پێمان داوای لێکە ئینشەڵڵا جوابماندا بەڵێ قوربان ئیتر لە خۆتبەکار ڕێنمەی خەڵکەم وتم ئینشەڵڵا خێرێ بکەن بۆ مزگەوتەکە پێویستی مزگەوتەکە بەکارێن دەبێتە سەدەقەیەکی جاری بەردەوام ئیسفادەی لێکەن ئەمە یەک ئینشەڵڵا خوا ئەم ناڕەحەتیەشمان لەسەرە با و بارانمان بۆ باری وەڵا قوربان دەوری عەسر نمە بارانێکی جوان باری زۆر لەسەر خۆی من تۆز و خۆڵەکەی بران بەڵام جێگەی ئومێدی فەلاحەکان نەبوو یعنی دڵی زۆر پێخۆش نابوو برایەکی گەنجی جوان وەکو جەنابەت جمعی دوایی هاتەوەتی مامۆستا وتم بەڵێتی ئەو تۆ جمعی پێشوو نەوە خێرکەن بارانە بارێتم ئەی نەباری
وتی جاوە چی بۆ ڕشێنێ وتم ئێبرا ئێوە تۆش بۆ هەموو سەیرانکردن 150,000 تانەوە یەکی 250 تانەوە 250ەوەی تیاابێ پارەی باش بن بارانی باشە بێ وڵا سبحان الله لە جمعە پێوتمەوە برای هاتووە گلەیەکە لێ کاکە پارەماندا و باران کەم باریەوە وتم برای ئێوە 250 تانەوە 250 بە هەر ئەوەی لێڵەکرێ ئێ بارەی باش بن بارانی باشە خوا تۆ ئاگال لێ تۆ سەمیع و بەسیری جمعەیدا ئەو جمعەیە دەوری 450 و 500,000 نانە خستە سەر بەرماڵەکە بارانێ باری یەک سەیرانکەری بەو دەشتەوە دێشەوەی هاتەوە تێگەجا ئەو گەنجەکە مامۆستا بڵێ خۆشی کاوتم بڕۆ کاکە تۆ جارێ بڕۆ خوا حافیزتان بێ برایە گوتی وەڵی مامۆستا خوا ڕەحمی کردم چۆن وتی زۆری پارەکان 5 و 10 بوو ئەگەر بواە 25 بووە تۆفانەکەی نوح تێچی ئەها کەواتە تۆ چەند ببەخشی خوا زیادت پێ بەخشێ بەڵام تۆ کەم ببەخشی ئێترەوە بێ گرهی لە خۆت بکەی اینجا من قەت ڕەشبی نیم زۆر دڵیشم خۆشە ڤایرۆس و مایرۆس هەر بە خەیاڵمانایە چونکە مەزایکی من لەناو خەڵکێکا خەڵکێکی ئیماندار خەڵکێکی بەڕەحەم خەڵکێکی بەسۆز ئێمە یارمەتی دوژمنمانداوە کاتی خۆی جێشی عراقی کە لێقەوە 50,000 جوندی لەم شارە و جلیشمان بۆ کرد و یارمەتیشماندا لە چەمچەماڵی ئەنفال کراوە کابراایە کە وەکو عەرەب کە مەسە بڵێن ئەو بە دوژمنی ئەزانێ مەسە هاتۆ لێ قەوماوە خانوەکەی قاتی ژێرەوەی داوە پێی کە سوکاری هەمووی ئەنفال کراوە بەڵام قاتێکی بە تەبەڕع داوە پێی تۆ تەسەورەکەی لە سلێمانیەدا کابراایەک خوا نەخواستە ئەوەندە بێڕەحم بێ بەزەی بێ کرێچیەکەی معاشی وەرنەگربێ و پارەی نەبێ بکاتە سەری دەریکە نابێشتیوە شەڵاوە قەت لە سلێمانی ناوەشێت انشاءالله بخوا بەپێی گەشتبینی و دڵودەرونی جەنابتان هەروای شەچکو من لیان ڕابین لە ناوێنە هەڵساوم دەزانم چ پیاوێکە چەند مەرد مامۆستا کاک مزەفەرمان لەگەڵە لە شاری هەولێرەوە کاک مزەفەر سڵاوی خوات لێبێ فەرموو لە خزمەتتان السلام عليكم. وعليكم السلام. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم مامۆستای بەڕێز. موفقك إن شاء الله. هیوادارم إن شاء الله بەرنامەی وەها هەر زۆر بیتن چونکە بەڕاستی خەڵکەکەی ئێمە سەرمایەداران زۆر پێویستیان بەو ئاگادارکردنەوانە هەیە کە جەنابتان پێشکەشی دەکەن. چونکە خەڵکەکەیمە ئەوڕۆ هەر دەرێ بە خۆم و نان و زوجی خۆم یعنی بە خۆم تێر بوو منداڵەکانم تێر بن ئاگایان لە خەڵکی دەرێ نییە خەڵکی دەرێ وەضعی هەیە ئێستا لە بەرنامەکەی جەنابتان کە لە بەخشین کە خەڵکەکە بوو بەڕاستی کە باس دەکرد دەیگو ئەمن 10 ڕۆژە نانم نەخواردیە پارە نەهاتکە ماڵم یعنی حەقوایە یعنی ئەو بەرنامانەی جەنابتان إن شاء الله هۆکارێک بیتن لۆخاتی ئەوەی ئەوانی کە سەرمایەدارن إن شاء الله بەخۆیان دابێنەوە بتوانن ئەو ڕەپارەی هەیتیان لە ماڵێ سەرفی بکەن و بیدەنە بۆ خەڵکە هەژار و ڕەش و ڕوتەی دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم إن شاء الله هیوادارم بەرنامەکەی جەنابتان هەروە تەلەڤیزیۆنەکەی جەنابتان هەروە بەردەوام بیتن لە ئەو بەرنامە جوانانە لۆ خۆشەکانی مامۆستای بەڕێزیش زۆر سپاس بە ناوی مامۆستاشەوە سپاس دەکەم دەست خۆش بێ ئینشاءالله سپاس بۆ پێشنیار و بۆ پەیامەکەتان سەرکەوتوو بن ئینشاءالله زۆر باشە مامۆستا بۆچی خەڵک وەکو جەنابەت دڵودەرونی خۆش نییە ینی جەنابەت دەفەرمی من هەمیشە بە گەشتبین و بە ئومێدەوە سەیری ژیانەکەم و لەگەڵ خۆپارێزەکانیش الحەمدوللا وە کۆڵە کێشەم لەگەڵ کۆرۆنایانە بە هیچ شوێک من تەوەکولم بەخوایە وەکو کابرای کورتیان کابرایە ئاسنگەر بوو ئینەکەی کوتا لە کوورەکەی نابێ دەرێ کوتای ئەڵڵا دی کابراایکی ڕوو جەنابەتی دامەزراو وتی بەلای ڕۆیتی وەرە کاکە تیتی ئەو بیدە بە من تی بۆ تی تۆ لەو ساژە ئەڵڵاتە بۆ پان نابێت تۆ بێ بە مزان پانیەکە بۆ یانناوتی ئەدەی یای دەستی ئەڵڵا پانی کردەوەتی ئەو ئەڵڵایی من لە دەم تۆ لە دەمتە ئەبووی من لە دڵمایە ئێمە من قەناعەتم وایە خوا ڕەزاق ئەمانی کە هۆمی ئەسبابن خوا وعدی داوە کەس لە برسا ئینشاءالله نامرێ وما من دابة في الأرض إلا على الله رزقها خوا ڕزقی هەموویە بەڵام فەرق هەیە زۆر ئایلافەژی هەیە مامناوەندی هەیە لەژێر سفرەوەی یعنی خەڵک بە ژیان هەر ئەژی بەشی بەڵام خەڵک با من وام بڵێم باشترە خەڵک قەناعەتی کەم بۆ تۆ خوشتێک تەلەفۆنی بۆ من کرد لە شوێنەکە حەز ناکەم ناوی شوێنەکە بەرم وتی مامۆستاوتم بەڵێتی خوا ئاگای لێ نان نییە بخۆم وتم ئاخر لەگەڵ ڕێز و حمل ڕاز ناکەی تی چۆن ڕاز ناکەم وتم ئەزای چۆن تی وتم وەرە من دوو فەردە ئاردم هەیە بدەمێ کەس نییە نان بکە خۆشنانی ئێستاکەوا نانەکەن وتم وەرە من دوو فەردە ئادەم هەیە بدەمێ وتی بەخوا مامۆستا چامانیە وتم یەک کارتۆن چام کڕیوە 4-5 کیلۆیە وعد بێ کارتۆن وتی وەڵام مناڵەکەم حەزێتم وەڵام منی حەزم لە مۆنیکایە نه ئەم خەڵک قەناعەتی نەماوە دەرگای کۆڵانەکانی ئەم سلێمانی چەند بینیوە کە هەمووی عەلاگە سەمون و عەلاگەرانی پێ هەڵواسراوە
ئەو خەڵکە ئەگەر قەناعەت بڕوا بکە ئەم یارە ئافرەتێک میوانمان بوو ئەزانین چی تەمەنی هەیە ئەزانین ئەی من ڕۆنی کوردی و برنجی کوردی دەبێ نایخۆم کاتە ئەم خەڵکە وا ڕاهاتووە چۆن مەسە بڵین ئەلحەمدوللا ماوەی وەزع زۆر باش بەخوا هەتا وای دێهات و خەڵکی وەڵا ئێمە عاش وەرگرت نەکەوین چاولی ئەوە چەند خەتەرە یعنی ڕۆژێکی وەکو ئەمڕۆی لەبیر نەبووە هەر شتێک بخاتە لاوە بۆ ئەم ڕۆژە کە ئەوە دانەمێنێ تێگەی براشیرەکەم ئەوە مصیبەتەکە ینی ئازای چی ئەم ماڵانش ینی بەرەکەتی ئەزین بۆ تیانەماوە خەڵک هەرکەس بۆ خۆیەتی ئێستا من کچەکەم دەخیلەی خۆیە خێزانەکەم دەخیلی خۆیە من دەخیلی خۆم هەرکەس حسابی خۆی دەیەخورێ ئەوە نابێ یعنی بە بڕات بێ بینەرانی خۆش زۆر تەکیدم لەسەرەوە ئێوارەیە حەد لەسەر سفرەکەی خۆم کە سێ نەوە برنج لێ نابوو ئەوە چییە؟ وتی ئەمە بریانیە ئەمە کە من ماڵێکی بابداوەتی دووەم وتی ئەمە برنجی خڕ ئەمەش برنجی درێژە باشە بۆ وڵا ئەو خڕ ناخوا ئەو بریانی ناخوا ئەو درێژ ناخوا دەیتخوا ئەمە ناشکوری نییە خەڵکیکە أما خوا ولنذيقنهم من العذاب الأدنى دون عذاب الأكبر لعلهم أبي خلق بقريته أو خلق عندي كي سر الرؤية إسرافك أو إسراف أبي نميني أبي خلق بيته بخوي دابشته ولا برو يعني ضنيا بلوا من يعني أو خلق براك دويني دزجاي خير خا عندي هي المتينة وداما بمان أو أفرد برنج ورون يعني بو ما بردوا تلفوني كبو براكي كوتي بارم بوبين برجوري نعم باريوي يا أخي تو سيرك أو خلك كاك رياضيان أما خلك مشكلة كي أوي يعني بيسكاني لحد يخوي كرداري خو من زور جالا ما كل دينك تينا قال لك كرداري كشت إيش ما نبستو تو زي شو تو أجر كابر على بقر بركي خو بيراكش إما بقر فرشة بي ما راكش على بقر بي خو بقر لي فكي خو دريش أو لكار لي فو بتاني أنا ما زور باش ما صيان أو بيوندي ترورجرينو دعاء درجة بالبرنامج كذين كاج مريوان لهوليا كاج مريوان صلاوي خواد لبه فرموش بيامو سرنجة كده لسه برنامج كمان سپاسی جنابتكم باش قربان زور سپاس قربان سرچاون سپاسك ممنونم ولا دستخوشي لما مساكم سپاسانكم ولا أرجو دستخوشي مع مساكم البراسي شنك بو حزمك البرنامج يا بيشكشكن زور سپاس ولا خوش بيو سپاسي جنابتانكم رئيس حرمتانين زور سپاس كاج مريوان خوي دور سلامتان كان إن شاء الله هميشه تندرست و دلخوش و بكيف بن سپاس بو برستا مناي مع مساش و سپاس تاگم دوباره زور سپاس خدمتانم خوش بيت زۆر باش مامۆستا خەڵکێکمان هەیە لەوە چێ زۆر جار مرۆڤەکان تا دەوڵەمەندترە بن هەر بەپێی فەرمودەکەی پێغەمبەری خوش صلی الله علیه و سلم فەرمێ مرۆڤ پیرە بێ بەڵام دوو شتیایە هەر بە گەنجی و تەماح بە دنیا و ئومێد و مانەوە یعنی ئەمەل و ئەوە لەوە چێ خەڵکێکیشمان هەیە وەکو جەناب دەفەرمی هیوامان هەیە ئەوەندە فەقیرە بەڵام کە ئەچیتە ماڵەکەی وا ئەزانی چیتە نێو کۆشکێکە ئەوەندە محیبەت و سۆز و تەواضع لەگەڵا هەموێنێ هیواشمان هەیە دەیەها دۆنم عەرزە و خان و دوکان و مڵک و پارەی خوێنراوی هەیە و بەڵام هێشتا هەرە ترسێ لەوەی کە لە خاوەن مڵکەکانی خۆش ببێ بۆ مانگێک بۆ دوو مانگ ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە بۆچی مرۆڤ ئەوەندە ماڵی لا خۆشەویستە ئامادە نییە هەر ئەگە وەکو ئەرکی دراوسێتیش تەعاملی لەگەڵا بکات لە دراوسەکانی خۆش بێ ضعیفی ئیمانە لاوازی ئیمانە ئێمە ئافرەتێکمان بڵێ لە گوندی جافەران بڕوا بکە خەڵک تەکلیفی لە من کردی پێی بڵێ با زەکاتمانی وەرگێ کەس نییە زەکات وەرگێ باشە چوون پێوتم دایکیان خەڵک زەکاتی هەیە بۆ لی وەرناگرتی ڕۆڵە گیان من زەکاتم بۆ چییە وتم چۆن وتی من خوا ئەو ئافرەتەی بۆ مسەخەر کردم سێژەمە نانم بۆ دێنێ زەکاتە بۆ چییە ها دڵ کە دڵ دەوڵەمەند بوو هەموو سەرەت و سامانی دیایی تۆ بەس کە دڵی فەقیر بەموو دیایی تۆ هەر فەقیری جا من باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ مردووی حازی و بینەرانی خۆشەویست و بەڕێستانە ئەی فەرموو یەکەم دەوڵەمەندی جافەران من برایکیشم و تۆزێک پێی ناخور ئاخر وەی بڵاوە تۆ دەوڵەمەندەکەت چییە ئەدەی دەوڵەمەندەکەت مەگەر سەبەتە شڕ هەبێ وتی ڕۆڵە دەوڵەمەندی بەدڵە ئینسان کە لە دڵا دەوڵەمەند بوو دەوڵەمەندەگەر لە دڵا فەقیر و فەقیرە پێغەمبەر گیانە فەرمی ئەم ئامۆژگاری هی ڕەحمەتەن للعالەمینە دەفەرمێت دەوڵەمەندی چییە دڵە ليس الغني عن كثرة الأرض إنما الغني عن النفس إنسان لدلات برشاي روشن بيت تير بيت طواه إنما عبي عمل جان فير معنا كفر خوارني يشي بودوان كافية يدوان بوسيان كافية يسيان بوشوار كافية ونيا يعني توصي لك يا كوشك زيادة كم ترى أو بخوي أو براي إسفادي ليك ونيا بكابران يوا شوار نانا خو كاكا شوار ما خو سيب خو دوب خو ألم كاتبة بايان بتي خلق بدين إجازة شن من شنم بيه خوش برايك يا خوش كي أكو جناب بسرم كاتو أبي خوا شني بيه خوش بيه كاتو بسرية كاتو جابر قرض يدي بخوا كاك
ئێمە قەرزەی دەی بەخوا ئەخوایە من لەبەر خاتی تۆ یارمەتیمە حتا لە عملی صاحب پێغەمبەر صلی الله علیه و سلم عمل صالحەکان تا تەقدیمی پەروەردگارکە برایەک دوکان صاحبی مڵکە دوکانێکیە ئەڵێ خوایە لەبەر خاتی تۆ ئەم مانگە کرێ لەم دوکاندارە ناسم لەبەر دوکانەکەی نەکردەوە یا ئەم کرێ چێم هەیە خوایە لەبەر خاتی تۆ ئەم مانگە کرێ لێ ناسەرم والله دڵنیام 100% خوا جێگەی بۆ پڕەکات لە دنیا و لە قیامەتیش لە هەردووکیان بەرهەمی سپاس مامۆستا باوکی محەممەدمان لەگەڵە لە سەی سادقەوە باوکی محەممەد سڵاوی خوارد لێبێ سڵاو بۆ بەڕێستان و هاونیشتمانیانمان لە سەی سادق چ پەیام و سەرنجێکتان هەیە بەڕێستان عەلەیکە السەلام و ڕەحمەت الله بەزەگەت دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکەیت و لە تەلەفۆنەکەەوە ڕاستەوە قسەمان لەگەڵا بکەیت بەڵێ وەڵام برا بەرنامەکەتان جوانە دەستان خۆی پێ و بەخێراتی مامۆستای بەڕێزی شەکەین زۆر متابعەی دەرسەکانیەکەین بەڕاستی دەرسەکانی خۆشن شتەکانی زۆر خۆشن خۆشەویستی هەمومانە بەڵێ من حەد حساب بۆ ئەم نەخۆشیە ناکەم بوو حساب بۆ ئەم دەردی کۆرۆنا ناکەم بوو پیاوە هورەی ئەحوامەرزیەوە بۆ ئەو پیاوە ئەوە یەک ئەمدا من بکرێتیم بەڕاستی سەخماڵت لە سلێمانیە تەلەفۆنم کردووە بۆ ساحب خانوەکەم بەس شەڕاب لێ کڕی ئەمان خۆر کەتیوتی دێخەی تێکە عبرات دواتەوتۆ مەحەز بەعادەتی شەڵاکە حەڵ هەنەم دەیتێ تۆ چێکەی لەگەڵ ئەوانە کاتە بۆ هەزار پێیان بۆ مامۆستا بەڵێزە قسەکە ئەوەی کە فەری سۆسدۆ بۆ باقەڵەکەی حساب بۆ باقەڵەکەی خۆیەکە حساب بۆ باقەڵی سێستا کاتا ماڵ کە لە ماڵا قەرەنجینگەیە و ناچێتە دەرەوە هیچ شتێکی نییە و ناوێ باڵە بەرخوابنەوە بەکە گەورە بۆ مامۆستا فەرمایشێکی فەرمووی سەدەقەکردن خۆ یەکسەر نایەتەوە شوێنەکەی ئەی تۆ خوا لە قیامەتدا ڕەحمت لێ ئەکا هەڵ حساب بۆ بەس باقەڵەکەی خۆیەکا لە دنیا قیامەتی لەبیر چۆتەوە برای بەڕێزم باز کاتی جەنابتان زۆر نەگرم زۆر زۆرە بەس حەزەکەم خەڵکی پێش معلوم لەسەر خەتە دەستی خۆش بێ یاخوا دەستی جەنابیش خۆش بێ باوکی محەممەد بە دوای سەرکەوتن بۆ بەڕێزتان بۆ خانەوادەتان زۆر سپاس بۆ بەڕێزن ئینشاءڵڵا کاکرا من ئێستا ساحب مڵکە ناسم لەم سلێمانیە هەر لە ئیستەوە دوێنێ کۆمەڵی خوشک و بران کۆبوونیان کردوتوانێ یەکری دوکان لە یەک ساحب دوکان ناسی ئەوان دەناسم ئایلێکی بەڕێزن باوکیان وفاتی کردەوە کۆمەڵی مڵکی بۆ جێشتون توانێ یەک دینار لە کەس وەرناگرێت مامۆستا هەمیشە لە کاتە خۆشەکانە خەڵکێکی دوور لە خوایان ئەوەی دەروەی بازنە موسڵمانێتەکە هەمیشە دژایەتی پرۆسەی حەج و عەمرە و کردنەوەی مزگەوتەکانیانە کرد یعنی بۆم نەیانوت بۆچی پارەی حەج و عەمرە نادرێت بە خانەی وا و نازام چی ئەم شتانە بەڵام لەم کاتەیە ئەوەندەی کە ئەبینی حاجی و مامۆسای ئاینی و خەڵکی موسڵمان و خاوەن مڵکی موسڵمان کاریگەریە بۆ لە دروستکردنی نەخۆشخانەکان و بەخشینەوەی سەبەتەی خۆراکە لەوە چێ ئەوانە هەر تەنانەت هەر کەسیش نایەن بینە و نایەن ناسێ و نازان چیان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا مشتی عەرزی بەڕێزت کەم ئێمە کاتی خۆی خەڵک فەقیرە لە عەقیدە تێنەگەشت بوو هەر شخصێکی ناونا بۆم شخصە سەریەشەیەومە پرژێشەوەمە قازیێشەیە ئێمە شخصێکمان لابوو نابوو وەکاشەی هەنوو وەکاشەی خۆی نەگرتۆتە خۆی یعنی هیچی لەگەڵ علاقەی بە هیچەوە نییە سەری ڕسوک بوو جا خەڵکێک هەیەڵێ ئەو وەکاشەیە هیچی نەگرتۆتە خۆی هەر قساکە ئینە خۆی چی لە بارانیە ئێستا ئەمانەی کە ناوێن لەگەڵ ڕێز و حرمەتمان ناوی لە خۆی ناونەمە گاڵتە بە خەڵکەکە دەوەرە تۆ بڕێ لە ڕووی کۆمەڵایەتی بزان سفر یا سفر نییە هاتۆ کێشە بۆ من حەلەکە خۆی ئافرەتی تەلاق دراوە هاتۆی کێشە بۆ خەڵکەلەکە ئەڵێ من کێشە بۆ حەقبا بە تۆ خۆ ماڵەکە ئاگری دیاتۆ چۆ ئاگرەکەی ماڵی خۆ کوژێ ئەو سەوەرە کێشە بۆ من حەلکە بە قوربان ئەنجا تۆ زۆر پێم سەیرە یعنی ئەم دەستە خێرەی کە لەم شارا هەیە یعنی ئەمە کێن ئەمانە با بزانین بە چاوی ویژدانەوە سیر بکەین بزانین کێن ئەمانە بزانین ئەوانەی کە ئەبەخشن موسڵمانان زیاتر یان خەیریکە وانە بزانین ئەوانەیە کە بڕواین بە قیامەت هەیە کە ئەمان هەوڵیانەدا حتا کۆرپەکانمان لە مەکتەبە هەوڵیانەدا دەرسێکی دینیان دانەوە دینەکەش دەرسی شەشەم بوو وی نەخوێندرێ تێگەی ئێدۆرە بزانە ئەوە بزانە ئەو هیمەتەی کە کراوە بۆ مەکتەبەکان بۆ خەستەخانەی هیوا بەراورد کەم بزانن ئەوانەی کە یارمەتیان داوە بە ئینسافەوە بە ویژدانەوە ئەوان وەکو خۆیان ئەڵێ ویژدانیان حەکەم بێ من برادرێک ئەیوو باسی ویژدانیە کرد من قەنەعەتم وایە سەرچاوی هەموو شتێ ئیمانە کارێزەکە ئیمان ئەگەر ئیمان هەبوو ئەوانیکە هەموو ئەتیادی ئۆتۆماتیکی دروستە بن بەڵام ئەوان وان ناڵێن ئەڵێ من برادرێک ڕۆژێ دەوی من بە ویژدانم نوێژ و ئەمانم ناوێ پێویستۆی زای خوایگیان وتم وەڵا خوای من پێکی کەوتو لەسەر تۆ جەنابە نوێژکەی خوا پێکی نەکەوتۆ لەسەر نوێژەکەش بۆی تۆ دروستکە مەدرسەیەکە تەکوینت دەکا پێتەگەیەنێ نەخوا پێویستی بە نوێژی تۆ نییە
تێکی ئەم نوێژە یەکێ لە حکمەتی جەماعەت چییە؟ لەبەرەوەی ئەو خەڵکە بزانین کێ ناتۆ بۆ جەماعەت نەخۆشە مشکلەیەکی بچین بەدەنگەوە یارمەتی بین کۆمەکی بۆ بکەین ئەی لە چەند جار لە مزگەوت تا بەرماڵمان داخست بۆ خەڵک چەند جار کۆمەکمان بۆ خەڵک چەند جار یارمەتی خەڵکماندا لە مزگەوت زۆر باش مامۆستاگیان باوکی ئایلانمان لەگەڵە باوکی ئایلان سڵاوی خوای گەورەت لێبێ چ پەیام و سەرنجێکت هەیە بۆ بەرنامەکەمان دیارە پەیوەندیەکەی باوکی ئایلان داخرایەوە بەومێدوێ ئینشەڵا لە کاتەکانی کۆتایە مامۆستا ئەم لێخۆشبوونی خاوەن مڵک لە کرێک نشینەکەی باش ئەنی هەمانە 30 ساڵ پێش ئێستا دراوسەکەی لەگەڵ یا باش بووە کاسە هاوسێیی هەبووە یان بۆنە پیاوەتێک لەگەڵ یا بوو تا ئێستا وا 40 ساڵە 30 ساڵە ئەم پەیوەندیە گەرموگرە وەکو دوو ئەندامی بنەماڵی خێزانێکی دایاتوە ئەمە بەسمەوەیە کورد دەڵێت چاکە بکۆبی دەبەدەم ئاوە ئەین تا چەند ئەم مەردایەتی و مرۆڤ دۆستی کە خاوەن مڵکێ بەرامبەر بە کرێنشینەکەی بیکە دەبێتە هۆی زیاتر دروستکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و پێکەوە ژیان و خۆشەویستی لە نێو کۆمەڵگەدا بۆ نمونە وەکۆڵێ وەتیلکە ئەیام و نوداویل و هەبین ڕۆژان ڕۆژی لە دوای کێڵێ وەکۆڵێ دەوڵەمەندی ئەمڕۆ مفلیسی سبەینێ و مفلیسی ئەم ڕۆژ دەوڵەمەنی سبەینە نیە تا چەند پێویستە دەوڵەمەندەکان خاوەن سەرمایەکان خاوەن مڵکەکان ئەم ڕۆژەیان لە بەرچاوێک کە دنیا تا سەر بۆ کەس نەماوە ئەگونجێ ڕۆژێ بێ ئەمیش بێتەوە بە کرێنشینی خەڵکێکی دیگە من دڵنیا دەکەم تۆ بینەرانی خۆشەویست دنیا ئینسان قەت پیانە نازێ بە قەنەعەتی من خوا یارمەتیمان با لە سێشت بتپارێزێ لە مەنسەب لە پلەپایە زۆر خەتەرەکە ئینسان پێی مەغروورە بێ لە خۆی باە بێ وریای بێ ئەو مەنسەبە منصبەکەی بکا بە قوربانی خەڵک نە خەڵکا بە قوربانی منصبەکەی ئەمە یەک دوو پارە لە ئاستی پارە نەفسێ نزم نەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا ئەو دەستەی خۆشەوی کە بەرزە نەک ئەو دەستەی کە پان نەبێتەوە بەڵام ئەم دەستەی کە پامۆتی تەشجیع ئەم دەستە بەرزاکە ئاڵێ تۆ یارمەتی ئەو بەخوا یارمەتی دەدا تۆ پێویستی ئەو جێبەجێکە خوا پێویستی جێبەجێکە حەقی ئەوە بەهەشتت دەیەبێ ئەم دنیای فانیە خۆکاکە ئەگەر تەمەن درێژترین مەخلوق لەم سەر ئەرزی خوا نوح بووە 950 ساڵ بووە خۆ 950 ساڵیش بژی کورە هەزاریش بژی کورە ملیۆنێک بژی هەرە بێ بمری ئێخوا وەڵڵا یەکێ لەو پرسیانەی کە لێ دەکەن وەرنا ڕزگارت نابێ پرسیاری ئەو ماڵت لێکا لە چیا سەرفت کرد چۆن بەکارت هێنا باشە ئەم ماڵە چۆنت بەکارێ لە پیاوەتی لە مەردادی ئەنج ئەم ڤایرۆسە ئەزایی ڕووی کۆمەڵی سپیەکە ئەزایی کۆمەڵێکی کەش بەداخەوە شەرمەزارەکە ئەم قۆناغە تێپەڕێ کۆتاییە ئێمە لە چەند جار لێمان قۆماوە چەند جار مامە سوتاوە لە گوندی جافران ماڵێکی خاڵم ماڵیان سوتاوە باشە من مناڵ بووم بۆیان جێڕاومەتەوە بڕوام کەوتی خەڵکی ئەو جافرانە ئەمەگەیان عیبنەبەیەکە بزنەیەکی گیسکەیەکی مەڕێوتی ئەوگەیان بۆ بەر خەڵکی گەی خۆزگە ماڵەکەمی سوتە ئەوگە یارمەتیان ناوە اینجا هەتا ئەم بەرنامانەی دەستی بەشە لە ناو خەڵکانە بوو کاکە خەڵکیانی لەسەر گیان یەک دەرەچوو بەڵام ئێستا ئەم بەرنامانیان هێنا خەڵکیان لە یەک ترازان خەڵکیان پشتی کە دەیەک من ڕەشم تۆ بۆری ئەو شینە ئەو نەوعێکی کێ پشتیان کردەیەک خەڵکیان لە یەک تۆرە ژومێر لەسەر بەرنامەکەی جیاواز لە یەکتر جیا بوونەتەوە یانی مەسەڵ خەڵکە بۆ براکەی خۆی چاوی نابینێت لەبەر لە بەرنامەیەکی ترە ئەمە بەهۆی دواکەوتنی فکری خۆی ئەگەر ئینسان من ئەگەر لە هەر بەرنامێکە بە خزمەتی شوێنەکەی خۆمەکەم خزمەتی گوندەکەی خۆمەکەم خزمەتی خزم کەسوکارێکی خۆم پێغەمبەر فەرمووی گەورەترین خێرەوەی بۆ خۆت دوایەوە بۆ ماڵ مناڵەکە دوایەوە بۆ خزمەکان دوای بۆ بێگانە ئەگەر با تەسەور کە کاکە ئەگەر هەر برای جەنابن ئەگەر خوا تیکەی نانی دابێ پێ ئەگەر خزمەکانی خۆی یارمەتیان بێ خۆ فەقیر نامێنێ خۆ ئەگەر زەکات بدرێ فەقیر لەم شارامێنێ بەخوا سەدمان زیادە ئەگەر زەکاتە شەرعیەکە بدرێ نایدەن بە تایبەتیوانی خاوەن ئیمکانێتی زۆرن ئینە من زەلامە ناسم لەم سلێمای سواز بخوا دەفتەر زەکاتی داوە 100 دەفتەر زەکاتی داوە یعنی ناوی نووسیەوە دایەتی بە خەڵک مامۆستا هەبووە لە ئەنتەرنێتە بڵای کرد 40 دەفتەر زەکاتم وەرگرتووە لە خەڵک داومە بە خەڵک زۆر باش مامۆستا پەیوەندی کۆتا پەیوەندی وەرەگرین کاک بەختیار لە تەقتەقەوە کاک بەختیار سڵاوی خوات لێبێ سڵاو بۆ بەڕێست و هەموو هاو نیشتیمانیانمان لە تەقتەق سڵاوی خوا لێوەی بەڕێز زۆر سپاسانەکەم بە خێراتی میوانە بەڕێزەکەدا نەکەم زۆر سپاس مامۆستا گیان پرسیارێکمان هەیە ئەمڕۆ مەبەستم لە ڕووی پرسیارەکەم ئەوەیە ئەمڕۆ لە خاوەنمووکێکم برسی لە شاری تەختاق گوتم ئایا ئێوە ئەگەر حکوومەت بڕیارێکی دەکردیان داوایەکی لە خەڵکی تەختە نەک لە خەڵکەکە خەڵکی جاواری کوردستان کردکەوە داوای کرد سەرۆکی هەرێم
سەرۆکی حکومەت گوتی داوا دەکەم لە شاڵموکەکان کەوا هاوکاری ئەو کلینیشنەکان بکەن ئەخۆ لەسەر ئەوەدا پرسیارم بەڕێزێک کرد گوتم ئایا تو ئامادە نیتی ئەو داواکاری جێبەجێ گوتی نەخێر من لەسەر حەقی خۆ من با حکومەت ئەگە توانای هەیە دەتوانێت ئەگە ئازای با ئەوی نایکە حەقەکانی ئێمە پڕ بکاتەوە من حەقی خۆم هەر دەوێت گوێ نادەمە ئەو مەسەلەیە ئەو بابەتە اینجا هەندێک هەیە بە ویژدانەوە نایکە دەڕوانێتە واقعی شتەکە و بۆ هاناسون و یارمەتیدانی کەسەکان یان ئەو کلینیشنەکان بەس هەندێک شەیان هیچ وا بۆ شێ بیر ناکاتەوە هەر پێداگیرێکە لەسەر حەقی خۆی و هیچ میژانی هاوکاریکردنی نییە بۆ ئەو مەسەلە و بۆ هاوکاریکردنی یەکتی زۆر باشە بە ئومێدیەوە ئینشەڵا ئەمەش نمونەیە کە مامۆستا بێگومان لەو جۆرە نمونانەشمانەیە کە لە کوردی جوای لێ چەند بێ شەقەڵ نابێت تۆ هەمووی هەلوی بەخشێ نابێ ئەوەش خۆ دنیا خۆشیەکەی سەرنجام ئەتوانین بڵێن ئەم هاتنی ڤایرۆسەش هەر تاقیکردنەوەی بەخوا خێر و بەرەکەتە بەخوا برا خێر و بەرەکەتە کاکە وەڵڵا بیللا خێر بەرەکەتە ئێستا بفەرموو کۆمەڵە کەسێ باشتی پێکرێ برا بۆ کۆمەڵە کەس بۆ بەخێر بە کاکە خەڵکێکە بوو بخۆی لە پەناما دەستکێشی فرۆش دەمامکی فرۆش نازام چی فرۆش کۆمەڵێ بۆ خۆی پێی حەساوەتەوە کۆمەڵێکی کەشێ مەسە بڵێ بەڕاستی بە ئیسفادەی کردو لە ڕووی عەقیدەوە خوا هیدایەتی داوە کاکە ئەو گەورەتەی سەرەوت و سامانە گەڕاوەتەوە من زەلا مەناسم ئەلەم مینا گەڕاوەتەوە خوا هیدایەتیە ئەم ڤایرۆسەی بۆ کردەوە بە ئەسبابی هیدایەت ئێستا ئەم ڤایرۆسە کە لە ئیتاڵیا و ئەڵمانیا ئێمە هیوا ئاواتمان وایە داوامان لەو خوای بیکە بە ئەسبابی هیدایەت بووە من داوا لەو خوایەکەم ئەو ترەمپە بکە بە ئەسبابێک بۆ سەرخستنی ئەم پیامە بۆ سەرخزی ئەم ئیسلامە بۆ سەرخزی ئەم قورئانە ئێمە پێمان خۆشە بەخوا حەز ناکەم یەک کەس لەم سەرزا بچێتە جەنمەوە حەز دەکەم هەمووی بەژن و بە پیاو بچێتە باشە وەکو ئەمە پەروەردەی خۆم نییە عەقلی خۆم نییە عەقلی پێغەمبەرەکەمە صلی الله علیه و سلم کە خوا فێری کردووە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای بۆ نەفامەکان کە سەریانشکان بەجا ئەبوبەکری سیدیق دوعایەکی کرد فەرمووی خوایە ئومەتی پێغەمبەر مەکە جەنمەوە ئەگەر ئەشیان خەی لەشی من ئەوەنە گەورەکە پڕ بە پڕی جەهەنەم بێ بۆی ڕێیەکی کێ نەبێ بچێتە جەنمەوە ئێمە لەسەرەوە حەزمان نییە خەڵک ناخۆشی بێ حەز ناکە خەڵک داماوە بێ حەز ناکە کەفتەکار بێ حەز ناکە خەڵک زەلیل بێ بەعکسەوە ئێمە خێرمان پێ بۆ خەڵکە ئەوەی لێمان وەرگرێت دەستی ماتۆش لێشمان وەرنەگرێت تۆ خۆی زۆر باش مامۆستا ئەگونجێ من تۆ هەر کەسێکی دیکە خاوەن مۆڵک نییە نە خانوویەکی بێدابێتی بکرێت نە دوکانێ نە شتێ بەڵام ئەگونجێ من بتوانم بەشێ لە موچەکەم یا بوومنە ئەو دەرامەتەی کە هەمە بتوانم کرێنشینێکی پێ بدەم کە بۆ نمونە خاوەن مڵکەکەی لی خۆش نەبووە پەیامتان بۆ ئەو جۆرە کەسانە چییە کە ئێمە دەستیان ماچەکەین ئەو ئومێدەی تۆ ئیشاءڵڵا ئومێدەم هەیە جێبەجێ ببێ و جێبەجێ بێ دڵنیا دەکەم دڵت خۆش بێ و هەموو بینەرایش لای خۆش بێ خەڵکی زۆر باش لە شارەکەی ئەمە لە کوردستانی ئێمە خەڵکی زۆر چاکەیە ینی بڕوات هەبێ ینی خەڵک هاتووە من قەدەری خوا کاتی خۆی بڵێ ڤایرۆسێک دەیدام خەڵک بۆ توتی یەک ئۆتۆمبیلمێ ئامادەم بۆ بفرۆش ئێمە لەبەرخوا نەبێ لەبەر چاوی کاڵی منێکە لەبەر خوایکە تێگەی کاکە ئەمە بەیانی خەڵکی باش زۆرە لە وڵات خەڵک هەیە لەم سلێمانە بردوێتی بۆ هەندستان عملیاتی بۆ کردوێنەوە یەک نێژ تۆ دیداریکی تێچێ خەڵکە بۆ چۆژنی بۆ خەڵکی ناوەتی کاکە وەرە ژنت بۆ دێم چی تێچ و عایدی براتە یان مسۆتێتی وەرە بخوێنە بچۆ بخوێنە مەصرفی خوێندەکەم عایدی منە چەند کەسێ لەم شارە معاشی بڕێتەوە بۆ خوێندکار و قوتابیەکان یارمەتیەدان ئەینیمانە لەو بابەتانە زۆرن بەڵام چییە داخی گرانم جاری وا هەیە مەسە خێرەکە خەڵک باسی ناکە بە دوای شەڕەکاگەڕێ ئینە مەسە بڵێ لە مسلمانیا بڵێ مڵکدارێکی زۆری تایە کرێچێکی زۆری تایە ئەگەر مەسە لە گەڕێکێکا 4-5 بێ بڵێ لێ خۆش نابم ئیتر ئەم چوارە بڵاو بێت وڵا فڵان کەس زۆر لێ خۆش باشە کاکە خەڵکی سەدی کە هەیە لێ خۆشە بۆ ئەمە باسی چاکەکانەکەی ئەنجا ئێمە داواکەین لەو خەڵکە ئەوەی گوڵنیە دڕگ نەبێ ئەگەر قسەی چاکی پێ ناکرێ با خراپ نەکا با ئێمە هانی خەڵک دەین بەڕاستی من بە تایبەتی یەکەم خۆم لە خۆمەوە دەست پێکەم چون من هەر بە خەڵک لەم بیبەخشە و خۆش بدەسەوت و قال بەخوا قسە تەسیری نییە زۆر باش مامۆستا خەڵک لەوەشێ زۆربەی زۆری مامۆستا وشیار بە قسە خۆشەکانی ئەناسێتەوە لە ئێستاشدا دەرونی خەڵک جۆرێ لە جۆرەکان هەم قەلەقی و ترس و ڕاڕایی و نەبوونی ئیش و نەبوونی جوڵەی نێو بازار و پەیوەندی کۆمەڵایەتەکان لەوەچە خەڵکی تۆزێ ماندوو کردێ پێم خۆشە لە یەک دوو خولەکە هەندێک قسەی خۆش لەو بەسەراتە تازانەی کە بیستوتیان بەسەر تاتووە بۆ بینەرانی بگەێنەوە بەسەر چاو ئێمە دیارە کە لەم سەر ئەرزە داین بەسیترین شت زەردەخەنەیە کە بین بە خەڵک ئەمە سەدەقێ یعنی من ئەگەر پارەم نییە ئەگەر خانوم نییە ئەگەر موڵکم نییە خۆ ئەتوانم ڕووم خۆش بێ ئەوەشم پێ ناکرێ
يعني ئەمە مصیبەتە یعنی کابرای نەتوانێت زەردەخەنەیە بە نەتوانێت ڕووی خۆش با بکات نەتوانێت مژدەی خۆش بە من گلەی مهم لەم دەستگا ڕاگەیاندانە بە شێوەیەکی گشتی دەڵێم بەداخەوە سی تەلەڤیزیۆن کرد بەپەلە ئەوە چی بۆ وڵا 6 لە فڵان شوێ تەقت بوو دەی برا مەکەی مژدەیە تۆی بە تۆ نا بڵێ خەڵک کرد چابەوە وەرەی خەڵک مەڕوخێنە خەڵک بە عەزیمەتەوە بژی بە دڵی خۆشکە یعنی تۆ وەرە کاکە ئێران 8 میلیۆنە یعنی ئەگەر بڵین بەوا داینێت تەسەوڕ کرد لە شەڕی ئەنان عێراق 2 میلیۆن تیا چووە 2 میلیۆن باشە یعنی لەم ڤایرۆسە 2 میلیۆنی تیا چووە بە 8 میلیۆنی چییە بۆ 8 میلیۆن ئێ خەڵکە زۆر بێویژدانە نەبیرەکە کاکەوەش دەبێرە مرێ هەر لە ڕێی گەرمیانی ئێمە چەند خەڵک بە حەدیثی سیارە تیا چوو بە حەدیثی سیارە چەند کەس تیا چوو بڕوات بکەیت لەو گوندەی ئێمە لە گوندەی ئێمە من بۆیان جێڕاومەتەوە ئەڵێ بە یەک ڕۆژ 4 مناڵ لەسەر تاتە شۆر بووە بە سوورێژە لە ناوچوە ئێستا لەم شاری سلێمانە دەخوا بزێت لە ملیۆن نفوز تا ئێستا سوپاس بۆخوا خەڵکێکی وامان نییە بە ظاهیری کە لەسەر ئەوی نەبێ حتا من قسەیکی خۆش بیست زۆرم پێخۆش وتیان ژنی فلان کەس تووشی هین بووە لە وڵاتێکی دەرەوە ڕئیس وزەرایەکە وتم باشە تۆ بڵێ ئێش لە تەعزیەکەی مامۆستای ڕەحمەتی بوو بێ ینی ئەمانەی کە ئەمە خەڵکێکی بڵین بیر کورد یا بڵین بە ماوان بڵین تێنەگەیشتوو لە ئیسلام ئەشعەیەکیان بڵاو کردە خۆی ئێمە زوو کەوتی ڕەتماندایەوە ئەم ڤایرۆسە لە مسڵمان نادا ئەمە خراپە تێگەی ئەوانیش یەکسەر ئەم هەلیا خۆت ئەرە وەڵام مامۆستا یا بەعزا یعنی ئەگەر وتم ئەو ڤایرۆسە لە مەلاو شاری بدایە دەکاتە مەلاو شار مسڵمان نییە کاکەوتە بۆی تەختی کرد نا ڤایرۆس مەلاو شار ناناسی ئەحمەد نانە ڤایرۆس لە هەموو کەسەدا بەڵام فەرقی من و ئەو برایە کە مولحیدە کە بێبڕوایە من کە ڤایرۆسەکە لێما چوم بۆ بەهەشت چوو بۆ لا خواکەی خۆم برادرێ لەو ڤایرۆسەکە وتی مامۆستا تۆ تخوا ئاگای لە خۆ بێ مەچۆ بۆ مزگەوت چوم خەڵک تۆی زۆر خۆشە بە ڤایرۆس لێت نەداوتم تۆ من خۆشەویتاتم تۆ خەمی خۆ بێ تۆ خۆش نایەتی بۆ تو من ئەگەر ڤایرۆسی لێما و بمرم مەچمە بۆ لا خواوە چوم بۆ باش ئینشاڵڵا بەس تۆ ڤایرۆس لێ قڕە بەسەر تۆ بۆ چۆچی ئەمە مصیبەتە یعنی خەڵکێ بۆ منەگری بەس بۆ خۆی ناگری تۆ بۆ خۆت بگری تۆ مصیبەت ڕۆژە سەختەکە لە دوای تۆیە کاکە ئێستا ئەمە لێرە قدمانە قەومیەوە تا لەخوا بەزێت دوعای خێر ئێمە بۆ وەزارەتی سەحاکەین لە کارگوزارێکەوە تا وەزیری سەحەت دەست و چایان ناچەکەین دەستخۆشییان لێکەین دەستگا ئەمنیەکان بەڕاستی ماندوون زۆر هیلاکن شەو ڕۆژ لە ئینزاردان و خەڵکیش بەڕاستی با ئەوش بڵێن جەماوەریش بەڕاستی جەماوەرێکی بە شەرەفە جەماوەرێکی جۆر ڕاگرە تا فەقیرەمووی لە ژوورەوە دانیشتۆ ئیتر ئەگەر تۆزێکیش بێتە دەرەوە دەبێ دەستگا ئەمنیەکانیش تەسامحیان هەبێ چونکە خەڵک تۆزێ بێ تاقەتە اینجا برایەک وت و قسەی خۆشی وتی کورە من پارە گرفانمانێ با ڤایرۆس لێما و نەجاتم بێ تێگەی جا بەسە تۆ حتا دکتۆرێک زۆرم پێ خۆش بوو لە هەولێر دکتۆر محەممەد جەزای باتەوە ئینشاڵڵا لەگەڵ جەنابتانە وتی ئەگەر حکوومەتی هەرێم مەعاشیە بە خەڵک مقاومەی هینە بێ بەقوترە بێ ڤایرۆس تەسیری تێ ناکە تێگەی بەڵام ینی بەڕاستی ئەمەش تەسیریە یعنی تۆ دائیمەن با لەسەر فەرموودەکەی بێمە توخوا ئێمە مژدە دەربین دڵی خەڵک خۆشکە ئەگەر شتی ناڕەحەتیش بوو بە پێچوانەوە وەڵڵاهی ئێمە بە درۆزن دانانێ ئەگەر خەبەری خۆش بین بە خەڵک بێگومان تێگەی بەڕاستی ئێمە لەو بوارانە ئیشکەین وەکو ئاها پێغەمبەر ئەلکەریمەتو الطەیبەتو سەدەقە زۆر باش ماوەساییان کاتمان تەواو بوو و زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر بەخێران کردوانی ئەمێوارەی ئینشاڵڵا ئامین بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بە هیوای تەندروستیەکی باش بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ